تەنها چەند ڕۆژێک ماوە بۆ 25 ئەیلول کە بەشێک لە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەک ڕۆژی ڕێفراندۆم بڕیاریان لێداوە، بەڵام تا ئێستاش گومانێکی زۆر هەیە ڕێفراندۆم ئەنجام بدرێت. ڕێفراندۆم لە سەراستی پارتە سیاسیەکان تا ئێستا کۆدەنگێکی لەسەر دروست نەبووە. ئەمەش کاریگەری بەڕوونی بەسەر بانگەشەی ڕێفراندۆمەوە دیارە. داواستەی لە زۆنی زەرد بانگەشەی پارتی بۆ ڕێفراندۆم گەرمە و لە زۆنی سەوز دنیا کوشومات. ئەمە جگەلەوەی بەشێک لە پارتەکان بە شێوەی نهێنی کۆبوونەوەیان لەگەڵ بارزانی کردووە و داوای دواخستنی پرۆسی ڕێفراندۆمیان کردووە لە ترسی کاردانەوە نێودەوڵەتیەکان. هاوکاتی ئەم دابەشبوونە ڕێفراندۆم لە بەردەم دەیان گوماندایە. گومانی یەکەمیش ئەوەیە ئەگەر ڕێفراندۆمیش کرا ئایا دەوڵەت دروست دەکرێت؟ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم دوای بێدەنگێکی زۆر لەگەڵ میدیای ڕووسی وەڵامی ئەم پرسەی بەناڕوونی داوەتەوە و جەختی لەسەرەوە کردووەتەوە. کاتێک باسی ڕێفراندۆم دەکەن واتای ئەوە نیە ڕۆژی دواتر سربەخۆی ڕادەگەێنن. بیرۆکەی ئەنجامدانی ئەم ڕێفراندۆمە بۆ دەربڕنی خواستی خەڵکو و نەتەوەکەیە بەگشتی دواتر دەبێت ڕاستپاردەیەک بۆ سەرکردایەتی سیاسی بۆی دواتر لەگەڵ بەغدا دانوستان و دیالۆگی زیاتری لەسەر بکەن. ئەم قسەی نێچیروان بارزانی نیشانەی گومانی لای چاودێرانی سیاسی دروست کردووە، چونکە بڕوایان وایە دوای دوو ڕێفراندۆم ئەگەر دەنگی بەڵێش سەرکەوتوو بێت ڕەنگە لە یاریەکی نێودەوڵەتیدا سربەخۆیی کوردستان بۆ هەتایە بدۆڕێت. چونکە ئەم قسەیە تەنها نێچیروان بارزانی نەیکردووە، پێشتریش مەسعود بارزانی هەمان قسەی دووپات کردووەتەوە بەڕای چاودێرانی سیاسی. ئەم قسانەی بەرپرسانی پارتی لەبارەی ڕێفراندۆمەوە کە ئێستا گومانی گەورە دەکرێت وەک کارتێکی فشار بۆ فشار خستنە سەر عێراق و ڕای نێودەوڵەتی بەکاری بێنن، سحری ڕێفراندۆم بەتاڵ دەکاتەوە لای وڵاتان و تەنانەت ئەوانەشی دژایەتی ڕێفراندۆم دەکەن. هاوکات پێشتریش چینگڕۆز سەرقونسوڵگەری ئەمریکا لە هەولێر هۆژاری ئەوەی دایە بەرپرسانی کورد ڕێفراندۆم کارتێکی بێزە و ئەگەر ئەنجام بدرێت ئەو کارتە هێزی نامێنێت و سەحرەکەی بەتاڵ دەبێتەوە.